حزبیشی تاقی کراوەیە ئەزموندارە چ وەک دەوڵەتداری و هەمیش وەک یاسادانان و پەرلەمان. وەک دەزانن لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەم کابینەیە ڕاگەیەنرا، بەڵام پاش نزیکەی 6 مانگ ئینجا تیمی یەکێتی چوونە نێو ئەم حکوومەتە بە وەرگرتنی پۆستەکانی جێگری سەرۆکوەزیران، وەزارەتی ئاوەدانکردنەوە، وەزارەتی تەندروستی و هەروەها وەزارەتی ڕۆشنبیری و چەند دەستەیەک. تیمی یەکێتی بە شایەتی خەڵک توانی مەسئولیات و بەرپرسارەتیی گەورە لە کابینەیەکی پڕ لە قەیران و کێشەی داسەپێنرا و بەسەر هەرێمی کوردستاندا بگرێتە ئەستۆ. لە 2 ساڵی کۆتایی تەمەنی ئەم کابینەیەشدا پاش ئەوەی کە بەرگژی سیاسی دروست بوو، تیمی یەکێتی زیاتر ئەرک و بەرپرسارەتیان کەوتە سەر. ئایا ئەزموونی یەکێتیەکان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان گەواهیدەری ئەوەن کە جارێکی تر یەکێتیەکان متمانەیان پێ بکرێتەوە و بەرپرسارەتی زیاتریان پێ بسپێرێ؟ یەکێتیەکان تا چەند توانیوانە لە نێو کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەوەی لە ئەستۆیاندا بووە نەک وەکو خۆی بەڵکو و هەندێک جاریش بە زیادەوە جێبەجێ بکەن. گفتوگۆ لەم بارەیەوە دەکەین لەگەڵ برای بەڕێز دەرباز کۆسەد ڕەسوول کە ئەندامی تیمی یەکێتیە لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە حەقیبەی وەزارەتی ئاوەدانکردنەوە. زۆر بەخێربی. زۆر سوپاس کاک بێز. بینەرانی بەڕێز دەتوانن بەو ناونیشانانەی لەسەر شاشەکە دەرەکەون پەیوەندی لەگەڵ ئێمە بگرن. هەر پرسیار و سەرنجێکتان هەبوو لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەتوانن بە کۆمنت لە ژێر ڕاستەخۆی ئەم بەرنامەیەدا پێشکەشی کاک دەربازی بکەن. زۆر بەخێربی. سەرەتا با لەوە دەست پێ بکەم. یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کابینی هەشتەم ڕاگەیەنرێ نزیکەی 6 مانگێک تەخیرە بێت تا دەچێتە نێو ئەم حکوومەتەوە. کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کارنامەی خۆی نەبوو کاتێک ئەم کابینەیە پێگەێنرا، بەڵام ڕوبەڕووی چ بەرپرسارەتیەک بوونەوە کاتێک کە دەگوترا یەکێتی 18 کورسی هەیە و بە هێزێکی کەمەوە دەچێتە نێو کابینی هەشتەم. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە بینەرانی خۆشەویستی گەلی کوردستان. بەخێوی. کاک بەهێز، خۆت دەزانی کە ئەو ئیتفاقە سیاسیە کرا لە بینی برادرانی پارتی و گۆڕان دوای 6 مانگ ئێمە چوو ناو ئیتفاقێکەوە و سەرەتای دەست بەکاربوونی ئێمە مانگی حوزەیران بوو ساڵی 2014. هەفتەیەک پێش دەست بەکاربوونمان خۆت دەزانی داعش هات شاری گەوری وەکو مووسڵ و سەلاحەدین و شوێنەکانی تری کرد. ئەوەش بۆ دەستپێکی کارەکانی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە لە سەرەتاوە کە باسم کرد وەکو هێزی سێم بەشداریمان کرد لە حکوومەت، بەڵام سەرڕای ئەوەی خۆتان شایدیەوە دەدەن کە لە 4 ساڵی ڕابردوودا کە هەم هەرێمەکەمان هەم وەزعی نەوخۆیی کوردستان توش تەحەدیاتی زۆر بووە، بەڵام ئێمە کۆڵمان نەدا و مەسئولانە مامەڵەمان کرد لەگەڵ دۆخەکەی کە هەبوو و ئێمەش بووینە هێوێنی ئەوەی کە بتوانین ئەو دەستکەوتانەی کە لە ڕابردوو بەخوێنی گەشتی شەیدەکانمە بەدەست هاتووە بیپارێزین و ببینە ئەو وەسیلێ و حەڵقەیە بینی لایەنە سیاسیەکان و ئەوەش دەستکەوتەکەی ئەوڕۆکە دەیبینن و بەرەو هەڵبژاردن دەچین و کابینەیەش لێمەش هەر بەردەوامە. زۆر باشە. دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە حکوومەتی هەرێمی کوردستاندا نەبێ ئەو حکوومەتە نەشایەتی هەیە نەسەنجی هەیە. تا چەند ئەمە ڕاست بوو؟ ئەمەش بۆ کابینەی هەشتەم هەروە بوو. ئێمە خۆتان دەزانن ینی بەرهەمی خوێن و تێکۆشان و ماندووبوونێکی زۆری تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە زمانێکی ئێستاهەمانە. ئێمە بڕوامان بە پرۆسەی دیموکراسیەت هەیە. ئێمە ناتوانین بڵێن ئەگەر یەکێتی سنگ و محەج خۆی نێبێ لە هەڵبژاردنەکان وەکو هێزی سێم و چوارەم یان چوارەم و پێنجەم بڕوان ناکەم بڵێن وەڵام حەق بە خۆمان بدەین بڵێن ئێمە هەر دەبین ناو پرۆسەی حکومڕانی بین. بەڵام هێشتا دۆخی هەرێمەکەمان دۆخی ڕەوای گەلی کوردستانیشان نەگەیشتێتە ئەو کەناری ئارامیە کە یەکێتی زەرورێت نەبێت. یەکێتی زەرورێتەکە لە پێناو ئارامی، ئاسایش، خزمەتکردنی خەڵک لە پێناو هاوسەنجی هێز لە هەرێمی کوردستان. بۆیە لە ئێستادا ئێمە بە زەروری دەزانین کە چۆن لە ڕابردوودا یەکێتی تێکۆشاوە هەرەسی بەبێ ئومێدبوون هێنا لە هەرێمی کوردستان و لە داهاتوودا ئومێد دەکەین کە یەکێتی ببێت ئەو داینەمەوەی کە دیسانەوە بتوانێت خزمەتێکی زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین لە ساڵی داهاتوو کە
کە ئەو 4 ساڵە پڕ لە زەحمەتیمان بەڕێ کردەوە. زۆر باشە، یعنی ئەگەر بینە سەر و کابینەی جەنابتان لە کابینەی هەشتەم بەدەستانەوە بوو ئاوادانکردن و نیشتەجێکردن، ڕەنگە خەڵکێک زۆر لە مەهامی ئەم وەزارەتە تێنەگا، بەڵام بەم قەیرانی کە تێتان پەڕان بەم زڵوفەی کە وەکو جەنابەت داعشێکی زۆر، ماڵوێرانیەکی زۆر، هاتنی ئاوارەیەکی زۆر، لە ئەدای وەزارەتەکەی خۆتان ڕازین؟ ئەگەر ئامارێک بێ ینی خەڵک بزانێت کە هەندێک هەیە ڕەنگە وابزان وەزارەتی ئێوە بێکارترین وەزارەت بۆ لەم قەیرانانە. وەڵا ئێمە بەڕاستی من لێرە دەمەوێت زۆر سوپاسی هەموو هاوکاران و فەرمانبەران و بەڕێوەبەرەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە بکەن. ئێمە لە سەرەتای دەستپێکمانەوە شان بەشانی برا پێشمەرەکان شانماندا بەرێ لە سەنگەرەکانی بەرگری بوون و بەداخەوە قوربانیشمان هەبوو، 5 شەهید و 6 بریندارمان هەبوو کە لە جەولا لەو تەنانی کە سەنگەریاندا بەڵێ شان بەشان لەگەڵ برا پێشمەرەکان بوون. ئێمە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە لە ماوەی ئەو 4 ساڵەدا توانیمانە زیاتر بۆ ئامارانی کە لە بەردەستمانە زیاتر لە 335 پرۆژە جێبەجێ بکەین کە لە کۆی 418 پرۆژەی بەردەواممان هەبووە کە ئێمە کە دەست بەکار بووینە پرۆژەی بەردەوامەوە، بەڵام ئێمە توانیمانە لە پرۆژانە 335 پرۆژە تەواو بکەین. ئێستا نزیکەی 179 پرۆژەی بەردەواممان هەیە، هەندێکی وەستاون، هەندێکی بەهۆی قەیرانی داراییەوە، هەندێکی بەخۆی ئەو پرۆژە استراتیژیانی کە توانیتانە لەگەڵ ئەم قەیرانە جێبەجێ بکەن کامانە بوون؟ لەو پرۆژە استراتیژیانە ئێمە کە تەواومان کردووە پردی نێوان خانەقین و کەلار کە داخوازیەکی خەڵکی گەرمیان بوو و خۆشبەختانە توانیمان لە ماوەی ساڵی کەمتر ئەو پرۆژەی تەواو بکەین پردێک کیلۆمەتری کە بۆ زیمای دەستخۆشی بۆ وەزارەتەکەمان. مەرزی چێلێ کە داخوازیەکی خەڵکی کوردستان بوو، بە تایبەتی خەڵکی بیتوێن و پشدەر، توانیمان خۆشبەختانە لە ماوەیەکی قیاسی لە ماوەی 4 مانگ من لێرەدا دەمێت دەستخۆشی هەم لە بەڕێوەبەرە تێکانی خۆمان بکەین و هەم شەریکەی جێبەجێکار کە هاوکارمان بوون و کە توانیمان لە ماوەیەکی قیاسی تەواوی بکەین. ڕێگای بەشی یەکەمی کەلار دەربەندیخانمان تەواو کرد، تونێلی زاخۆ تەواو بووە، تونێلی سەلاحەدین لە تەواوبووندایە و هەند نزیکەی 1560 یەکەشمان لەسەر سەرتاسەری کوردستان یەکەی نەتیجەبوون تەواو کردووە کە ئەوەش بەڕاستی توانیمان بۆشاییەک پڕ بکەینەوە. ینی ئەمەل زیاترە کە بتوانن کاری باشتر بکەن، بە تایبەتی کە باز لە ڕێگاوبانەکانمان نەکرێت، ڕێگاوبانمان زۆر خراپەوە، ڕۆژانەش قوربانیەکەوێتەوە یان بەداخەوە تاکە وەسیلەی گواستنەوە لە هەرێمی کوردستان ڕێگاوبانەکانە. بەداخەوە ئێمە ئاومان نییە، هێڵی ئاسنیمان نییە و هێڵی ئاسمانیشمان مەحدودە، هەم کولپەکەشی زۆرە کە شەریکاتەکان بەکارینانە، بەڵام تاکە ئامرازی گواستنەوە لە هەرێمی کوردستان ڕێگاوبانەکانە. من پێم خۆشە هەر داتایەک بدەمە بینەرانی خۆشەویست، نزیکەی 1,350,000 ژمارە ئۆتۆمبیل تۆمار کراوە لە هەرێمی کوردستان، پێزیکە لە ترانزیت کە ڕۆژانە چەند هاتوچۆی جموجۆڵی ئابووری هەیە لە بینی ئێران و هەرێمی کوردستان و عێراق، لە بینی تورکیا و هەرێمی کوردستان و عێراق، گەشتیاران میوانان، ئەوەش بەڕاستی زۆر زەختێکی زیاتری دروست کردووە. لە هەمان کاتیشدا قەیرانی دارایی بۆ هەوکار ئێمە بودجەی چیانەمان کە پێش دەست بەکاربوونی من هەر محافظەی نزیکەی ملیارێک و 200 میلیۆنی هەبوو کە دەیکردە ملیۆنێک دلار، بەڵام کە ئێمە دەست بەکار بووین ئەو بودجەکەم بۆ 6 میلیۆن دینار کە 50,000 دلار، بەڵام ئێمە بۆش کۆڵمان نەدا دایم بەردەوامی لە خزمەت کردێت. زۆر باشە، دێمە سەر تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە ئەمە سەنگی مەحەکە بۆ ئەوەی کە بزانن یەکێتیەکان چەند دڵسۆزانە کاریان کردووە. ئێوە ڕوبەڕووی ئاستەنجی زۆر بوونەوە، لەوانە ئاستەنجی سیاسی و هەوڵی ئەوە ئەدرا کە هەرێم بکرێتەوە بە 2 ئیدارە، بە تایبەتی پاش ناردنە ماڵەوەی وەزیرەکانی گۆڕان، دواتر پاشەکشەی وەزیرەکانی کۆمەڵ و یەکگرتوو لەو حکوومەتەدا ئەرچیشی گەورەتر هاتە سەر تیم یەکێتی. تا چەند ئەم قسەی ڕاستەکە یەکێتی زامنی ئەوە بوو هەم ئەم کابینەی هەڵنەوەشێتەوە، هەم 2 ئیدارەیش لە کوردستان نێتە ئاراوە. من لێرە دەمێ سوپاسی کاقوبات بکەم
هەم برایان وەزیرانی یەکێتی لە حکوومەت بەڕاستی ئێمە فشاری زۆرمان لەسەر بوو هەم نێخۆی حیزب کە ئەوان فشاران لێ دەکردین ڕۆژانە لە ڕاگەیاندنەکانەوە کە ئێمە بەشێکی نوێنەری ئەوانی لەو حکوومەتە بەڵام ڕخنیان لێ دەگریتین بەڵام ئەمە سەر ڕایەوە مەسئولێتەکەمان هەڵگرت ئێمە بە زەرورمانزانی کە ببینەوە حەڵقەی پەیوەندی بینی لایەنە سیاسیەکان و دوای چونە دەرەوەی برایانی گۆڕانیش بەڕاستی ئەرچی ئێمە قوچتر بووە و ئێمەش بەڕاستین داوامان لێکرا کە شوێنەکانی ئەوان پڕکەینەوە بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو تیمی حکوومەت ئێمە ئەو بڕیارەمان لاپەسەند نەبوو بۆیە پۆستەکانی ئەوانمان پڕ نەکردەوە و کەس لە برادرانی ئێمە وەزارەتەکانی ئەوانی وەرنەگرت بۆیە ئەرچی ئێمە ئاسان نەبووە من بەڕاستی هەر ململانەی سیاسی ناوخۆ نەبووە ئێمە ململانەی سیاسی و بڕینی بوجە لەگەڵ بەغدا دابەزنی نرخی نەوت شەڕی داعش هاتنی ئاوارەیەکی زۆر کە بەڕاستی ئەوەش فشایەکی زۆری لەسەر ئێمە دروست کردووە ئێمە کۆڵمان نەدا ئێمە بەڵێنمان بە یەکتریدا بوو ئێمە 4 ساڵە کۆمەڵێک کاری تر هەیە جێبەجێ بکەین و خۆشبەختانە توانیمانە جێبەجێ بکەین ئەوەی کە بە پەیوەندی بە وەزارەتی ئێمە و کۆمەڵێک چاکسازیمان کردووە ئەو چاکسازانە چوونەتە بوارێ جێبەجێکردنەوە ئێستا بەرهەمیشی هەیە بزانە هەمومان توانین شانازی پێوە بکەین ئەوە دەستکەوتی ئێمە بووە ئێمە بیرمان لە داهاتوو نەکردێتەوە بیرمان لەوە کردەوە 4 ساڵ ئێمە توانین چ خزمەتێک بکەین بۆ ئەوەی داهاتویشی باشتر بۆ ئەوەی دوای خۆمان بینایەک دابنێن و بناغەیەک دابنێن زۆر باشە کاک دەرباز جەنابتان سەرۆکی لیژنەی تەرشێقکردنی حکوومەتیشن یعنی بەرنامەتان چیان پرۆژەتان چی بوو بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە قەبەیە بەم قەیرانەشی کە هەیە بچووکتر بکەنەوە بێتە حکوومەتێکی بچووکراوەی خزمەت گوزار کە ڕاستەوخۆ بتوانێت خزمەت بە خەڵک بکە ئێمە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران من و برای بەڕێزم کاک دشار شەهاب ڕاست کردان چۆن بتوانین ئەوەی کە لە دەسەڵاتی وەزیردایە لە قۆناغی یەکەم تحجیمی بکەین ئێمە توانیمان لە ماوەی 2 مانگدا زیاتر لە 700 بەڕێوەبەرایەتی لەسەر ئاستی هەموو محافەزەکان کەم بکەینەوە بەس لە وەزارەتی ڕۆشنبیری زیاتر لە 132 بەڕێوەبەرایەتیمان نەهێشت کە بە زەرورمان نەزانی ئەوەش بەڕاستی بۆ ینی وای کرد کە کاراسانیەک و کاراسانیەشتر بە وەزارەتی دارایی و ئەو تەزەخمێک کە لەسەری هەبوو تۆزە کەمتر بێتەوە بەڵام ئەوەی کە لە ڕوویای ئێمە بۆ داهاتوو ئەمە پێمان باشە بەڕاستی بەرنامەیەشترمانە بۆ قۆناغی یەکەم و قۆناغی دووەم چۆن بتوانین ئەو وەزارەتانەی کە ئەتوانن واجبی دووسێ وەزارەت ببینین بکرێنە یەکدەمج بکرێن بۆ نمونە وەزارەتی تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی بکرێنە یەک وەزارەتی ئابووری و دارایی و پلاندانان بکرێتە یەک شارەوانی و ئاودانکردنەوە و گواستنەوە ئێمە پێویستمان بەڕاستیەوەی کە گواستنەوەی یەک وەزارەتی گواستنەوەمان پێویستە کە هەموو ڕێگاوبانەکان بچێتە ژێر چەتری ئەو وەزارەتە وەزارەتی شارەوانی ناوەکەی بگۆڕن بۆ وەزارەتی خزمەتگوزاری گشتی کە ئەو خزمەتگوزاریە گشتیانەی کە حکوومەت پێشکەشی دەکات لە ڕێگای وەزارەتەوە بێت ینی بەرنامەمان هەیەەوە برادرانی تری لەنجمەی وەزیران پرۆژە هەیە لە هەمان کات وەزارەتی پلاندانان لە کابینەی پێشوو کاری لەسەر پرۆژەیەکی زۆر گشتگیر کردبوو کەرتەکانی جیا کردووە کەرتی خزمەتگوزاری کەرتی پێشمەرگە و کەرتی ئاسایش و کەرتە جیاجیەکان کردی ئابووری و داراییش کە حکوومەت کراوە سێ حەقیقەت چۆن توانین بچووکێنەوە زۆر باشە بە بینەوە بۆ سەر مەسلەی یەکێتی زۆر گرەویان لەسەر ئەوە دەکرد کە تیمی یەکێتی لە نێو حکوومەتدا تیمێکی منسەجیم نین و بەگوێی یەکتر ناکەن و تیمێک بوو بێ کە هەر یەک بە لایەکدا ئەوەی کردبێ ڕای کێشاوێت تا چەندم قسەیە ڕاستە توانن ینی من بەش بە حاڵی خۆم کاقوبات سەرۆکی تیمی ئێمە بۆ لە حکوومەت دەستپێکی کارکردنمانەوە بەڵێمان بەیەکتریدا سەر ڕای ئەو ململانە ناوخوانی کە ناوێکێتی هەیە ئەو ململانە سیاسانی کە ناوخۆی هەرێم هەیە ئێمە گوێ نەگرینەوە وەکو یەک تیم کار بکەین و ئەلحەمدولیلا سەرکەوتوانە توانیمان لە 4 ساڵی ڕابردوو هەمومان بێژێدانە ئەو وەزە ناوخۆی کە ناوێکێتی هەبووە هەمومان بە یەک پەیام بە یەک ئاراستە هەنگاومان ناوە بەتوانیمانشە سەرکەوتوو بین
و کارەکانیشمان جیایە ناتوانین مقارنەی کارەکانی وەزارەتی ئاودانکردنەوە بۆ نمونە وەزارەتی تەندروستی بکەین وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی شەهیدان بکەین بەڵام ئێمە خۆتان دەزانن حکوومەتی کابینەی هەشتم پێکهاتووە لە 21 وەزارەت بەڵام ئێمە ئەنجومەنێکی ئەنجومەنەکە تەزامونیە و منیش سەرپەرشتی سێکتەرێک دەکەم کە پەیوەندی بە ڕێگاوبانە 4 وەزارەتی یەکێتی هەبووە بەڵێ ڕۆشنبیریشمان هەبووە ڕۆشنبیری لەوانەیە لە گرفتی کەمتر بووبێت لە وەزارەتەکانی تر بەڵام وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی و شەهیدان خۆتان دەزانن ڕۆژانە خەڵکانێکی زۆر سەردانیان دەکەن زۆر باش وە کۆمەڵی کۆمنت خوێنمەش کە کۆمنتەکان زۆر زۆرن ناوەناو کۆمنتە خوێنمە و دێم و لای جەنابیشت بۆ پرسیار بەشیر مام عوزێری دەڵێ کوڕی باوکی خۆیەتی فەرهاد برادۆستی دەڵێ سڵاو لە کاک دەرباز کۆسەد شێری یەکێتی نیشتیمانی کورسان و شێرە کوڕەکەی دەشتی هەولێر علادین بڵباز دەڵێ پرسیارێک بۆ کاک دەرباز ئایا تا کوێستا بۆچی سایدی کۆیە هەولێر تەواو نەکراوە یان هیچی بۆ نەکراوە بەرهەم عەبدوڵڵا دەڵێ وەکو باوکی قارەمانە بەڕاستی وەزیرێکی ئازایە لە کابینەی نوێ بۆتە وەزیر وەجێدەستی دیارە ئەمانی تر هەموو سڵاون و دەستخۆشی لە کارەکانت دەکەن ئەحمەد تاڵەبانی دەڵێ دەستخۆشی لە ئەندازیاری ئاوەدانی کوردستان کاک دەرباز دەکەم هیوایی سەرکەوتنی بۆ خوازم کاکۆی گیان یاخوا تەمەن درێژبی ئەمە ئەدێستا فایق نووسیوەتی عیماد محەممەد دەڵێ بەڕاستی خەمخۆری هەژارانە کاک دەرباز و هەروەها لوقمان مەهدی دەڵم دەستخۆشی لەکەم کە تاکە وەزارەتە لە سنووری پشدەر و بتوێن کارەکانی بەردەوامە وەک جادەی چێلێ ڕێگای دەربەندی ڕانیە ڕێگای دوکانڕانیە ڕێگای گوندەکانی پشدەر و ڕقا ڕێگای بۆسکێن ڕێگای چوار قوڕنە و چەندین پرۆژە بۆیە جێگی خۆەتی کە دەستخۆشی لێ بکەین کاگرێواز ئەحمەد سڵاوت لێ دەکا و بەڕێزانێکی تر دڵسۆز دهۆکی دەڵێ وەکو بابی خۆی زەلامە و هەندێک خەڵک هەن ناتوانن وەکو ئەو خزمەت بکەن لاوک منتیک دەڵێ کوڕی شێرەکەی دەشتی هەولێرە جێگای شانازیە و عومەر بۆڵی دەڵێ سەرکەوتوو بێ سەرکردی گەنج دەستی دیارە لە ئاوەدانکردنەوەی کوردستان و کۆمەڵێک کۆمنتی تر کە دواتر ئاماژەیان پێ دەکەین کاک دەرباز ئێستا پەرلەمانێکی نوێ بەڕێوە یەکێتی بلیستی 105 لە هاتووەتە بەردەم وجدانی خەڵک پێ دوای ئەو دروشمانی بەرزی کردوتەوە یەکێتی دەتوانێت جێبەجێیان بکەوە سەرەتاش با لە ئارامی و دەست پێ بکەین بەڵێ ئەو دروشمانی کە پێویستە بەرزی کردو لە بانگەشی هەڵبژاردن بۆ دەرەنجامی چەندین ڕاپرسیە ڕاپرسی کراوە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لەو قۆناغەدا زەرورەت لای ئێوە چییە خۆتان دەزانین 4 ساڵی ڕابردوو 4 ساڵی مزایدە بووە مزایدەی سیاسی هەموو لایەنەکان کەسی بێگەدی لێ تێدا دەرنەچووە بێژێتی نیشتیمانی کوردستانەوە بۆیە ئەمە بەڕاستی کە باسی ئارامی دەکەین باسی ئارامی کۆمەڵایەتی دەکەین باسی تەبایی دەکەین نێربازی دەکەین کە ئارامی بێتە هۆی ئەوەی بتوانین ئەو حرێمەی کە هەمانە سەرمایەداران زیاتر چاوی تێ ببڕن و خزمەتی زیاتر بکەن ئەوەش ببێتە هۆی ئەوەی کە بتوانین دەرفەتی کار بدۆزینەوە لە هەمان کاتیشدا ئەو خزمەت گوزاریانی کە ئێستا من بەڕاستی سڵاو ڕێزم هەیە بۆ ئەو کۆمنتانە ئەو برادرانە ئەوە ئەرکێکی بچووکە ڕامپەڕاندووە و تموحی شخصی خۆم زۆر لەوە زیاتر بووە بەرنامەیەکی گەورەترمانەوە بەڵام 4 ساڵە بەختان 4 ساڵە بەختمانەوە بەڵام ئومێد دەکەین لە حکوومەتی داهاتی و ئەو تیمەکیەکێتی دێتە حکوومەت زیاتر خزمەت بکات و ئەو بەرنامانەی کە ئێمە ئەو 4 ساڵە هەمان بوو نەماتوانێت جێبەجێکەین ئەوان جێبەجێ بکەین بۆیە بەڕاستی خزمەت گوزاری و خزمەتکردنی خەڵک زەرورە و یەکێتیش درێژی نەکردو لە ڕابردووداوە لە داهاتوودا بتوانین بە شێوازێکی تازە بە فەرماتێکی تازە بتوانین خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەین ئەو ڕوتیناتانە ئەو داخوازانی کە خەڵک هەیەە بۆیان نێڵن کار ئاسانیان بۆ بکەین باشە پرسیارێکت دواتر بوو سەبارەت بە ڕێگەی کۆیە بەڵێ ڕێگەی کۆیە پێکهاتووە لە 3 باش 4 بەشە خۆی بەش یەکەمی شەریکەیەکی ڕۆمانی بوو بەداخەوە شەریکە ڕۆمانیەکە لە دەستپێکی شەڕی داعش کوردستانیان بەجێهێشت و یەک نوێنەریان لێرە بەجێهێشت بوو محامیەک بوو
ئێستا لە گفتوگۆ داینە لەوانە لە چەند ڕۆژی داهاتوودا شێرکیشتر بێ شوێنی ئەوان بگرێتەوە پرۆژەکە دەست بەکار بێتەوە. بڕگەی دووەم ئێستاوا کار تێدا دەکرێت لە ماوەی مانگێکە کار دەستی پێکردێتەوە گرفتی هونەری هەبوو. ئەو ڕێگایە بەڕاستی مەسارەکەی زۆر خراپە، ینی نزیکەی 20 میلیۆن مەتر مکعب پڕکردنەوە و بڕێنی تێدا هەیە کە ئەو کولفەی پرۆژەکەی زۆر زیاتر کردەوە. من لێرە پێم خۆشە تەوزیح بدەمە بینەران 1 کیلۆمەتر ڕێگا نزیکەی 3 میلیۆن دۆلاری تێدەچێت. ئەو ڕێگایش نزیکەی 56 کیلۆمەترە. ئەگەر 3 میلیۆن دۆلاری بکەیتەوە نزیکەی 160 میلیۆن دۆلار. بەڵام هەر دەشبێت چاکریانی بەڵام لەبەر سەختی ڕێگاکە تۆزە گرفتی هونەریمانە بەڵام چارەسەرمان کرد. ئەوە شەریکەیە کە وەری گرتبوو شەریکەیەکی تورکیا ئەویش تووشی گرفتی ئەو دوایی ناخۆی تورکیا بوو. ئەوانیش لە 2014ەوە کاریان نەدەکرد دوای ئەو لە 2015 لەوێ گرفتنیان خۆیان هەبوو. 3 و 4 ئینشاڵڵا داهاتوێکی نزیکە و بەشە ئاسانەکەیەتی ئیشی باش تێدا کراوە. ئومێد دەکەین لە ماوەی ساڵێکدا بتوانین دەرەنجامێکمان هەبێتەوە ڕێگای بە زەروری دەزانم و کۆش زەیدی با و باپیری خۆمە زۆر درێغی ناکەم. پرسیارێک هەیە من بە جۆرێکی تر دەیکەم بەڕێزێک دەڵێ بۆ لە سنووری یەکێتی یەک تونێل تەواو نەکرا پرۆژەی دووسایدی ڕێگاگشتیەکان وکو خۆیانن بەڵام لە دەبەری ئەولا چەندین ڕێگاوبان و تونێل تەواو دەکرێن. دەڵێت جێدەستی دیارە لە پرۆژەکانی ڕانی قەڵازێ زاخۆ دهۆک ئاکرێ بەڵام زیاتر پێویستیان بە پرۆژەی ترە. با پرسیارەکە بەم جۆرە بکەم. دەرباز کۆسەد ڕەسوڵ ڕێگری لە بەردەم هەبووە لە نێوان دەڤەرەکاندا یان نەخێر وەزیری ئاوەدانکردنەوە بووە لە زاخۆ تا کەلار؟ ئینسان بە ویژدانەوە من ئەو 4 ساڵە وەکو وەزیری ئاوەدانکردنەوە لە زاخۆ تا خانەقین تەحملم کردەوە و هیچ جیاوازیەکم نەکردووە لە بینی ئەو ناوچەیە یان ئەو ناوچەیە و هەموو دەسەڵاتێکیشم هەبووە. ئەو پرۆژانە کراون کە پرۆژەی تونێلەکانە هەندێکیان دەکرێتەوە تونێلی سەلاحەدین سەردەمی کاک بەرهەمە، تونێلی کۆیە کە 2014 پێش هەڵبژاردنەکان 2013 پێش هەڵبژاردنەکان بەردی بناغی دانرا 2014 دەست بەکاربوون ئەوش بۆی قەیرانی دارایی ڕاوەستاوە و پرۆژەی تونێلی زاخۆ ئەوە شەریکێکی زۆر ئیملاقی تورکیە کە دەستی پێکرد ئەوان مشکلی گرفتی داراییان نەبوو ئیمکانیەتیان باش بوو ئەوانەی کە ئێستا مەتاڕە تازەکەی ئیستانبوڵیان دروست کردووە توانای داراییان باش بوو بۆیان نەوەستان تا ئێستا نزیکەی 80 میلیۆن دلاری قەرزدارین هیچمان نەدامێتەوە بەڵام ئەوان وتانێ بە پێمان باشە پرۆژەکە زووتر تەواو بکەین و کولفەی کەمتر دەبێت لەسەرمان. لە سنووری ئێمە بەڕاستی چەند پرۆژەیەک هەیە بە تونێل دەکرێت تونێلی دەربەندی خان ئێمە تازە دیزاینەکەمان تەواو کردووە دەرخستەکەمان نردوێتە ئەنجومەنی وەزیران تا ڕەزامەندی بدەن تا بتوانین لەگەڵ کۆمپانیایەک بە قەرزێکی مامناوەند چەند ساڵی بتوانین ئەو پرۆژێ دەست پێ بکەین کە زۆر زەرورە تونێلەکەی تر تونێلەکە کۆم بووە ماوەی عمری بەسەر چووە بۆی پێویست دەکرێت تونێلێکی تازە بکرێتەوە بە ستاندەردێکی شارستانیانەی سەردەم بۆیە تونێلی دەربەندیخانی ئینشاڵڵا لە داهاتوێکی نزیکدا دەست پێ دەکەین کە ئەوەش خزمەتی سنوورە دەکات. جا ئەمە دەبێت ینی کۆمەڵانی خەڵک باشەوە بزانن لە کابینەکانی پێشوودا تا کابینەی حوتەمیش ینی داهاتێکی زۆر باشە بوو بۆیە پرۆژەی زۆر خراوە ڕوو و پارەیەکی باشیش یعنی دەیانوت بۆی تەرخان دەکەین و پرۆژانە دەبێت جێبەجێ بکرێن بەڵام بەداخەوە لە پڕێکا قت بوو لە پڕێکە لەگەڵ ئەوەی کە بودجە لە بەغداوە بڕا شەڕی داعشیش بە سەری داهات بۆیە هەموو ئەو بەڵێنانەی کە درابوون نەتوانرا لە کابینەی هەشتەم وەکو خۆیان جێبەجێ بکرێ ئەمە عیلاقی بە وەزیرەکەەوە نییە یا عیلاقی بە بەڕێوەبەری گشتیەکەەوە نییە ئەوەندەی حەقی بەو فەزا عامەوە هەبوو کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەبێ دەنگی زیاتر بەدەستبێنە کاک دەرباز بۆ دەبێ بەڕاستی یەکێتی پارسەنجی هێز بێ لە زاخۆ تا کەلار؟ مێژوو شایدی ئەوەیە کە لە سەرەتای دروستبوونی یەکێتیەوە لە ئەوێ ڕۆژەوە کە یەکێتی کۆمەڵێک گەنج و تێکۆشە دەستیان بە خەبات کرد هیچ ئومێدێک لە کوردستان نەمابوو ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو.
ئەوەش بۆ هەوێنی ئەوەی ڕاپەڕین بکرێت بە دوای ڕاپەڕێنیش جێدەستیشێتی دیار بووە لە خزمەتکردن. یەکێتی هێزێکی ڕەسەنە، هێزێکی تێکۆشەرە، مێژێکی پڕ لە سەروەری هەیە. شەیدەکانمان تێکۆشەرەکانمان قبوڵی ئەوە ناکەن، وجدانیان ئاسوودە نابێت ئەگەر ئێمە یەکێتی لەسەر دەستی ئێمە پاشەکشتە بکات. بۆیە یەکێتی لەو قۆناغی ئیستەدا کە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە کە دەتوانین بڵێ قۆناغی بنیادنانە یەکێتی بە زەرور دەزانین چونکە لە سەرتاوە لەگەڵ بووە بەشێک بۆ لە پرۆسەکە. بۆیە لە داهاتووشدا گرنگە یەکێتی ئەو بناغەیە کە پێویستە بۆ قۆناغی ڕزگاری نیشتیمانی یەکێتی جێدەستی تێدا بێت و بەشدا بێت لە پرۆسەکە. بۆیە بە دڵنیاییەوە بینیمە لە 4 ساڵی ڕابردوو کە یەکێتی لاواز بوو وەزعی کوردستان بە چ ئاقارێکدا ڕۆیشت. بەهێزبوون یەکێتی دەبێتە مایەی هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان. ئەوەش وا دەکات ئارامی و سەقامگیری لە هەرێمی کوردستان دروست ببیت. چۆن لە ماوەی دوای دروستبوونی کابینەی پێنجەم کۆمەڵێک دەستکەوت کە هەمومان شانازی پێوە دەکەین لەو سەردەمەدا بەدەست هات لەو 4 ساڵی کە کابینەی پێنج هەبوو بتوانین لە داهاتوودا بە هەمان شێوە ئەو لایەنە سیاسانی کە دەبنە براوەی بە تایبەتی یەکێتی ئەگەر سنگ و قورسایی زیاتر بوو ئەوە دەبێتە ئەوەی بتوانین ئەم جارە بە شێوازێکی تر خزمەتی زیاتری کۆمەڵای خەڵکی کوردستان بکەین. زۆر باش. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێرە نامەی ناردووە دەڵێ کاک دەرباز باشترین وەزیری ئەم کابینەیە هەمیشە دەرگای وەزارەتەکەی کراوە بووە. من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر شاهیدی ئەوەی بۆ دەم کە دەرگای لەسەر پشت کردوێتەوە هەر کێشەیەک هەبوایە و ئاراستەمان بکردا یەکسەر چارەسەریەکرد جێگای دەستخۆشیە و شانازیە بۆ هەموو لایەکمان. کۆست فەیسەڵ کە تۆ دەڵێ دەستخۆشی لە کاک دەرباز دەکەم لە ماوەی ڕابردوودا کاری باشی کرۆ بە تایبەت بۆ بادینان و قەزای بەردەڕاش و شێر هەر شێری لێ بەرهەم دێت چاوی ماچەکەم. کاک دڵزار دەڵێ کۆمنتەکانمان ئیهمال مەکە وەڵای کۆمنت زۆرە چی بەردەستم کوێ ئەیخوێمەوە بە باش و خراپەوە. هەژار زامدار دەڵێ کاک دەرباز دەستخۆش بۆ ئاوەدانکردنەوەی پرۆژەی هەولێر دۆک زاخۆ و ڕانیە. هەژار زامدار ئەوە خوێندمانەوە دیلان ئاغا دەڵێ من دەستخۆشی یەکەم لە بادینان لە قەزای بەردەڕەش لە ناو جەرگەی پارتی پرۆژەی ڕێگای گوندی دوولیجان کرایەوە کە نازانم دەڵێ براتان قوبات حاجی فەسڵ ئاغاڵە کارێکی زۆر باشی کرد. بەڵام هەندێک پرسیار هەنیانی بەڕێز کاک دەرباز ڕاستە وەزیری ئاوەدانکردنەوە بەڵام ئەم بەرنامەیەمان تایبەت نییە بە خزمەت گوزارەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە لە تیمی یەکێتیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە لە بانگەشەداین دەمانێت لە ڕێگەی کاک دەرباز وەکو ئەندامێکی و تیمە خزمەتەکانی یەکێتی بەیەوە بگەێنین نەجنا خانۆکانی ئەلبان چی بەسەرها و ڕێگای گوندی نازام چۆت چی بەسەرهات ڕەنگە باسیشی تر بێەوە لە دەرفەتی تر بتوان لە کاک دەرباز پرسیار بکەن. یەکێک تر لە دروشمی ناوەندی لیستی 105 بریتیە لە هەلی کار. ڕوئیا یەکێتی چییە بۆ ئەوەی هەلی کار لەم قەیرانەدا بۆ خەڵک بدۆزێتەوە؟ یەکێتی یعنی دەڵێن خۆ عەسایەکی سەحری پێ نییە بیدا بە ئەرزا و هەلی کار بدۆزێتەوە. بەڕای بەڕێزت دیدگای یەکێتی چییە بۆ ئەوەی بتوانێت بازاڕێکی ئازادی بەهێز پشتیوانیی کەرتی تایبەتی بەهێز بینا بکە بەو جۆرەی کە هەلی کاری زیاتر بۆ گەنجانمان بڕەخسێنێ؟ من یەک نمونە دێنمەوە کە 4 ساڵی ڕابردوو زۆر کارم لەسەری کردووە و لە زۆر دەرگاشم داوە دەرفەت دروست بکەین و بەرهێنەران بێن و لە سەرەتای مانگی دەشەوە شەریکەیەکی تر ئێستا داوای کردووە بە تایبەتی بۆ ئەو پرۆژەیە بێتە کوردستان دروستکردنی هەڵی شەمەندەفەر. خۆتان زانن هەرێمی کوردستان کە ناوچەیەکی زۆر استراتیجیە شەرق و غەرب بەیەکەوە دەبەستێتەوە. ئێمە ئەگەر بتوانین هەڵی شەمەندەفەر دخاڵی سنووری تورکیا هەرێمی کوردستان ئێران هەرێمی کوردستان بەیەکەوە بەستینەوە ئێمە دەتوانین لەوێ دوو بازاڕی ئازاد دابنین. ئەو دوو بازاڕی ئازادە دەبێتە مای ئەوەی دۆزینەوەی بە دەیان هەزار هەلی کار بۆ هاوڵاتیانی کوردستان. ئەوەی نمونەیەکە لەوانەی کە ئەمە ئێستا پرۆژەیە یان ئەوە دیزاینەکەمان تەواو بووە بەڵام خۆتان زانین ئەو پرۆژەیە پێویستی هەم بەعدی سیاسی هەیە وڵاتانی جیران چکە ئەو پرۆژێ دەبێتە هۆی ئەوەی لەوانەیە ترافیک ئەو ترافیکە نێودەوڵەتی هەیە کە لە شەرق کۆتێتە غەرب
بەو ناوچەیەدا بڕات بۆیە دەبێت لەکتێگەیشتنی زیاتر هەبێت لە بینی ئەو وڵاتانی کە پێیدا تێپەڕ دەکات بەڵام خۆتان دەزانێت چینیەکان ڕێگایەکیان هەیە بە ڕێگای ئاوریشم بەڵێ حەریر ئەوە خەتی شمالیان بەستاوەتەوە بەڵام خەتی جنوبی هەتا ئێران هاتەوە لە تورکیاش ئێستا لە نووسێبینەوە تا سلۆپی دێت بەڵام ئەو بەشە ماوە بۆیە ئێمە لەگەڵ چینیەکانیش ئامادە بوونە گفتوگۆش قەرابە لەبەر بانگەشە نەچوودنات داوت کرابووم بۆ منتدای اقتصادی لە چین کە کۆنفرانسێکی ساڵانی گەورەیە بە تایبەتی بۆ ڕێگاوبانەکان دیدگای ئێمە بۆ ڕێگاوبانەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست من و وەزیری گواستنەوەی سعودی و وەزیری گواستنەوەی فینلەندی بووین کە داوت کرا بەڵام بەداخۆ 18 و 19 مانگ بەڵام لەوە خۆشە یعنی قوتارەکە گاتە سلێمانی قوتارەکە خۆی ئەوەی کە ئێمە هەمانە لە پەروێزخانەوە لە کەلارەوە درێژ دەبێتەوە دێتە سلێمانی لە سلێمانی و دەچێتە کەرکووک لە کەرکووکەوە بۆ هەولێر لە هەولێریشەوە بۆ دهۆک و زاخۆ ئیبراهیم خەلیل زۆر باشە بەڵام ئەوەی کە کاک دەرباز باسی کرد ڕاستی تێگەشتنی گەورەی دەوێت چکە ئێستا ئەمریکا بۆ خۆی دژی پرۆژەی ڕێگای ئاوریشمە ینی مەسلەیەکی سیاسی گەورەیە هەر ئەوە نەبێت کە بە ئاسانی بتوانێت ینی هەرێمی کوردستان بڕیاری لەسەردا بەڵام بەڵێ زیاتر لەسەر هەلی کار قسە بکەین لەسەر هەلی کار بۆیە بەڕاستی ئێمە بێت تەشجیعی سەرمایەداران بکەین ینی بۆ نمونە ئەگەر ئێمە ئامرازێکی گواستنەوەی ترمان هەبێت بێجگە لە ڕێگاوبانەکان خۆتان دەزانێن ئەو وڵاتی ئێمە زۆر دەوڵەمەندە بێجگە لە نەوت و مشتەقاتی نەوت ئێمە سەرچاوی سروشتی زیاترمان هەیە کشت و کاڵ ئێمە توانین بەربوومە کشتواڵەکانمان هەناردە بکەینە وڵاتانی جیران ئەو خاکە بە پیتێککە ئێمە هەمانە و ئاوەشینێکی ئێمە هەمانە بەڕاستی زۆر لەوە زیاتر لە پێداویستی هاوڵاتانی هەرێمی کوردستان بەڵام ئەوە بە سیاست دەکرێت ئەوە بە ململانێ ناکرێت ئەوە بۆ دەکرێت کە حکوومەت هەمووی بەیەکەوە بەرنامەیەکی هەبێت و بەیەک ڕوویا هەنگاو بنێ بەرەو داهاتوو بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەڕاستی بەرنامەی زۆرمان هەیە بە تایبەتی بۆ کەرتی پیشەسازی گەورە ئەلحەمدولیلا پرۆژەی زۆر هەیە بە تایبەتی سەوی سلێمانیە و معاملی چمەتوانەیە معاملی ئاسنا پیشەسازی عێراقی بەڵام پیشەسازی مامناوەند کە ئەوە پێداویستی ڕۆژانەی خەڵکە بۆ نمونە دەرگا پەنجەرە فڵان فیسان بۆ ئەوە زۆر گرنگە ئەوەش دەبێتە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان ئێمە یەک ڕێگامە بە گەنجەکانی خۆمان نیشان داوە فەقیرە 12 ساڵ دەخوێنێت تا سەرەتایی و ناوەندی ئامادەی تاوا دەکات دوایە دەچێت 3 ساڵی تر لێ تاوا دەکات ئەو 15 ساڵ ئەو جا حکومە دەڵێت تەعنید دەکەم نایکەم ئەوش لێرە و لەوێ ئەگەر واستەیەکی بە جاروایەتی بێت تووشی واستەیەکی دەبێت واستەی بۆ بکرێت بۆیە بەڕاستی ئێمە نابێت گەرجی خۆمان سەرگەردان بکەین هەندێک گەنجێ بەهرەدارە پێویست ناکات 15 ساڵ بخوێنێت بۆی شاهادەیەک لەوانەیە 9 ساڵ خوێندنی پێویست بێت دوای بچێتە محەدێکی تەقەنی لە محەدەکە ساڵێکە 6 مانگە بەپێی پێویستی کارەکە خیبرەکە پەیدا بکات و کارێکی پاش بدۆزێتەوە ئەین بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتوەکان ئەوانەی لە بانقەکان کار دەکەن من ناڵێم لە ئیدارەی بانقەکان بەڵام ئەوانەی لەسەر کاسێنەوەیانەی لەسەر کۆمپیوتەرن ئەوانە خەریجی جامیعە نینە ئەوانە ئەو خەریجی محەدی تەقەنینە لەوێ تەواویان کردەوە و شارەزای کارەکە بوونە لێرە خوێندنی پیشەیی تەواو ئیهمال کراوە یعنی ئەگەر بێت گرنگجیەک بە خوێندنی پیشە و پیشەوەران بدرێ بەڕاستی ئەتوانێت دەستەیەکی کاری لێزان یا میهەنی دروست بکرێەوە حکوومەتیشی سادەی لێ بکەن بەدڵنیاییەوە تۆ ئێستا بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 5 میلیۆن دەستی کاری پێویستە بۆ بیسی بۆیە دەرگای کردەوە کۆمەڵک لاجەی وەرگێت کە تۆ تا بتوانێت کەڵک لە لاجەکان وەربگرێت بۆیە ئێمەش بەڕاستی وڵاتی ئێمە دەوڵەمەندە بە تایبەتی ئەو ناوچەیەش چەند سەقام گیر بێت ئەوەندە وا دەکات لە سەرمایەداران بێن لێرە سەرمایه‌گوزاری خۆیان بکەن ئەوە دەبێتە هۆی دۆزینەوەی هەلی کات چۆن لە ڕابردوو پێش 2014 هەموو کۆمپانیا بیانیانە لە کوردستان کاریان دەکرد و خەڵکی دڵخۆش کردبووە ئەوەی کە لە کەرتی تایبەت ئیش دەکرد بە معاشێکی باش لە داهاتوو دەست بە هەمان شوێ بەڵام نەک بەس لە کەرتی نەوت و غازدا لە کەرتە جیاجەکانی تریش کەرتی کوشت و کاڵە پیشەسازی گەورەیە مابناوەندە بتوانێت خەڵکی خۆمان بکەین
ئێمە توانێت کۆمەڵی خزمەت هەیە کە لە هەرێمی خۆمان بۆ نمونە غازمان زۆرە ئێمە کارەباکەی خۆمان بفرۆشینەوەش وا بکاتە ژە ئینستەسیۆن بکات بێت محتاتی کاربای گەورە دابنێت زیاتر لە پێداویستەکانی خۆمان غازمان هەیە ئەوەش لەباتی ئەوەی بە بۆڕیدا بیفرۆشین. باشە یەکێتی ئەم هەموو فکرە جوانەی لایە بۆچی نەیتوانێت جێبەجێ بکە هەمووی خەتای ئەوەیە کە خەڵک لە ڕابردوودا سزای یەکێتی داوە بەهشدە کورسیەوە نادێ حکوومەت خۆی ئێمە وەکو هێزی سێم بەژار بووینە لە کابینەی هەشتم بەڵام مەسئولیەتەکەمان زۆر لەوە زیاتر بووە بە شایەتی هەموو لایەکەوە ئێمە بووینە هەوێنیەوە سەر ڕای ڕەخنەی زۆرمان لێگیراوە بە تایبەتی لەلایەن سەکرتایەتی خۆشبانەوە ینی دووچاری زۆر ڕەخنە بووینەوە. ئێمە بەڕاستی بیرۆکەی زۆرمان هەیە بەڵام خۆتان دەزانیت حکوومەتەکە بەس تەنیا لە یەکێتی پێک نەهاتبوو یەکێتی بەشێک لە حکوومەتەکە لایەنی سیاسی تریش تێدا بوو بەڵام لەو ماوەی کە ئێمە لە حکوومەت بووینە 4 ساڵی ڕابردوو 4 ساڵێکی پڕ لە زەحمەتی شەڕی داعش تەحەدی ناوخۆیی تەحەدی ئیقلیمی بەڵێنی ئەوە دەی بە خەڵک ئەگەر کۆمەڵانی خەڵک ئەم جارە یەکێتی بەرز بکەنەوە بەو ژمارە کورسەی کە هیوا و ئومێدی لەسەر هەڵبچەندرێ بەڵێنی ئەوە دەی کە یەکێتی زۆر باشتر لەوە دەکا کە لە ئەم کابینەیە کردوێتی بە دڵنیاییەوە وەکو یەکێتیەکی دڵسۆز کە لەسەر تەمەنە 36 ساڵە لە ناو یەکێتی لەدایک بوومە و هەموو مێژوم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان بووە بەڵێن دەدەم ئەوەی کە دوای ئێمە دێت ئەو پێشنیارانە ئەو پشتانێک ئێمە باسمان کرد جێبەجێ نەکات بەڕاستی ئێمە خۆمان ناهێڵێ قبوڵی ناکەین بۆیە بەڕاستی ئەوەی کە خۆتان دەزانن لێرە و لێوێژ لە ڕاگەیەندەکان لە چەند ڕۆژ ڕابردوو دژایەتیکردنی یەکێتی دروست بووە چونکە هەست بە جموجۆڵێکی جەماوەری زۆر دەکرێت بە تایبەتی بۆ لیستی 105 بە سەرۆکایەتی کاقوبات خەڵک گروتینێکی زیاتری تێدا لانگرانی ئێمە هەست بەوە دەکەن کە یەکێتی هەنگاو دەنێ بۆ قۆناغی داهاتوو بۆیە بە دڵنیاییەوە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەرنامەمان دەبێت من ناتوانم گەرنتیەوە بدەم لە حکوومەت دەمێنمەوە چکێشان دەرەنجامی هەڵبژاردنەکان دیار نییە و نازانین و یەکێتیش لەوانەیە خەڵکی باشترە بێ لە من پێ باشتر بێ خزمەت بکات و بە دڵنیاییەوەش پشتیوانی دەکەین و هاوکاری دەبین کە بتوانێت لە داهاتوودا ئەو بیرۆکانی کە ئێمە هەمان ئەو پرۆژانی هەندێکی دەستمان پێکرد و هەندێکی لە دراساتە ئەوانە بچنە بواری ئەنجامکردن و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان کردن تا چەند بە ئومێدی ئەوەی دەبێ واش بکرێت لە سینۆ ئەو تەوقت بشکێنرێ کە ئەم ناوچەیە فلانە ڕەنگە و ئەم ناوچەیە فلانە ڕەنگی ترە ئەمە تاپۆی ئەم حیزبەوە ئەمە تاپۆی و حیزبی ترە تا چەند بە تایبەتی بۆ هەولێر و دۆچیش گرنگە کە یەکێتی نیشتیمانی کوردستان جین متمانی خەڵک بێ و کورسی تیا بهێنێ و یعنی ئەو خەڵکە تەسلیمی ئەوە نەبێ ئیرادەی خۆیەوە نەبێ هێز پیشان بدا کە نەتوانێ یان نەوێرێ خەڵکیشتر بەرز بکاتەوە لە ناوچانە. من وەکو هەولێری قسە دەکەم بڵێ بەڕاستی هەولێر شاری هەمووانە و دایم هەولێر میوان دۆز بووە و میوانەکانی ڕێز حرمەتی زۆر لە میوانەکانی خۆی گرتووە بەڕاستی قەت ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بیرمان نەکرێتەوە حیزبی سلێمانی بینا حیزبی گەرمیانی ئێمە بخۆمان بە حیزبی هەموو کوردستان زانیوە سەرڕایەوەش حیزبی هەر چوار پارچەکەی کوردستان لە سەردەمی شاخ و شۆڕژدا یەکێتی قوربانی زۆری داوە لە پارچەکانیەتی کوردستان لە پێناو خزمەتکردنی دۆخی ڕاوایگەلەکەمان بۆیە لە داهاتووشدا بە هەمان نەفەس و بە هەمان نەفەسی ڕابردوو بە شێوازێکی تر خەبات دەکەین بۆ ئەوەی ئەو تۆقێکە هەیە ئەو گلیانێکە هەیە نەمێنێت بڵێ لەوانەیە زەخت لێرە و لەوێ زیاتر هەبێت بەڵام یەک لایەنیش نییە یەک لایەنە نییە لەوانەیە لێرە شتێک هەبێت بەڵام هەموو شتەکان نسبیە جیاوازە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە هەمومان هەوڵ دەدەین ئێمە ئومێد دەکەین ئەو هەڵبژاردنە یەکێتیەکان گروتین و سونگێکی وامان بدەنێ کە بتوانین دەنگمان زوڵاڵ بێت لە داهاتوە بتوانین خزمەتی زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین چکە هەولێر هەپێک ناتوە لە یەکێتی و پارتی خۆتان دەزانن بەشداربووانی هەڵبژاردنی ڕابردوو 160 بوون یەکێتیش کۆمەڵێک دەنجی هێنا و لایەنە سیاسەکانی تریش دەنجیان هێنا بەڵام پێوە نسبەتە ئێمە ئەگەر وا بێت دەمێن بڵێن نوێنەرایەتی 180 کوردستان دەکەین نەخێر بەڵام 180 نوێنەرایەتی 180 دەنگدەرانی کوردستان دەکەین بۆیە بەڕاستی ینی ئەرشی سەرشانی هەموو لایەکمانە هەمومان بە تەبایی بە یەکڕێزی دوول لە نەفەسی حیزبیەوە خزمەت بکەین
و هەنگاو بنین هێشتان دۆخەکەمان نەگەیشتە کەناری ئارامی کەی دۆغی ڕەوای گەلەکەمان گەیشتە کەناری ئارامی ئەو کاتە ئازادن ئینشەڵڵا 2000 حزب دەبی لە کوردستان بەڵام هێشتا ئێمە نەبووینیتە خاوەنی کیانی خۆمان. بەڵێ ئێستا لە گەرمەی هەڵمەتی هەڵبژاردنین دەبینین یعنی بانگەشەکە ڕۆەوە چێکە دیسانەوەیەکێتی بخرێتەوە نێو زائیدەکە و لێ بدرێت لە هەموو لایەکەوە پەیامی تۆ چییە بۆ ئەو لایەنانی تر و پێت باشە بانگەشەکە چۆن بچێتە ڕێوە؟ بەڕاستی حەزمان لەوە نییە بکەوینە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی کارمان هەیە و بەرنامەی کارمان کردوێتە ئەولیاتی ئیشکردنی خۆمان و بانگەشی خۆمان لە هەڵبژاردندا ئێمە پێمان خۆشە باس هیچ لایەنێک بکەین بەڵام خۆتان زانن ئەگەر سەیری مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت ئاوڕێک بدەوە لە ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی یەکەم جاری نییە بکەوێتە بەرزایی دەکا و زۆر لایەن و هێز و وڵاتان ویستوانە چۆک بە یەکێتی نیشتیمانی کوردستان دابنە بەڵام نەیانتوانیەوە بەڵام ئەم جارەمان پرۆسەکە پرۆسیەکی بانگەشەیەکە بانگەشەش لە پێنا ئەوەی چێ بتوانە خزمەتی زیاتر کۆمەڵای خەڵکی کوردستان بکات ئەوە ناگەیەنێت لەوانە لێرە و لەوێ ئێمە زیاتر قسەیەک لەسەر لایەنێ بکەین بێتە هۆی ئەوەی وەزعی کوردستانی پێتێک بچێت ئێمە باسی بەرنامەی خۆمان دەکەین و باسی ئەو لایەنە دەکەین کە هەیە لە ناو خەڵکدا ئەوش حەقی خۆیانە جوابمان بدەنەوە بەڵام نەک لە چوارچێوەی زمانێکی زبێر زمانێک کە بۆنی شەڕی لێبێت ئێمە بەڕاستی خیاری شەڕەوە شتێکی ڕابردووە و دەرسیشمان لێ وەرگرتووە و ئینشاڵڵا دووبارەش نابێتەوە ئەو دەبێتە پندێک بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان حەقی خۆمان ئەمە باسی پرۆژە خۆمان بکەین و بەرنامەی خۆمان بکەین و گلەی لانگرانی خۆمان بکەین و یەکێتی زەریبەی زۆریشی داوە ئەو هێزانێکی لە یەکێتی جیابوونەوە هەم سەرەتا بستنەوەی گۆڕاندوای هایپەرمانی لەبەر ئەو هۆکارانە بوو کە یەکێتی زۆر نەرمە بەڵام نەرم نەبوو یەکێتی دایم تەسحی بە خۆی داوە لە پێناو ئارامی و سەقامگیری. زۆر باشە بە دەریای خەم دەڵێ دەستخۆشی بۆ پادشای ئاوەدانی بەڵێ زۆرترین کاری کردووە نەک هەر کاری وەزارەتی ئاوەدانکردنەوە بەڵکو هاوکاری وەزارەتەکانی تریشی کردووە و زۆرترین کار کە کراوی وەزارەتی جەنابیان بۆیە دەستەکانی خۆش ئەو پیاوە گەورەترین پشتیوانی نەخۆش و خەڵکی هەژارانیش دەکا. عومەر دەڵێ مێژوو شاهیدی کار و پرۆژەکانی یەکێتیە و کاک دەرباز سەرڕای گرفتی ئابووری درێخی نەکردووە لە هەموو کوردستان بەبێ جیاوازی دەستی دیارە. کاکەژار دەڵێ کاک دەرباز دەستگای ڕێباز فاودیشنی خێرخوازی داناوە کە هەموو ئاوارەکان و هەژارەکان سوودمەند بوون لێی. بڕوا ئەحمەد حەمامین دەڵێ ئایا یەکێتی کە ئامادە نەبوو هیچ وەزارەتێکی سیادی لەوانەی گۆڕان پڕ بکاتەوە هەرگیز لاوازی حیزبەکانی تری نەقەستۆتەوە بۆ بەرژەوەندی خۆی ئەمە پێگەی یەکێتی بەهێز نەکردوونەی سەلمان کە حیزبێکی خۆنەویستە و پارێزەری خەڵکی کوردستانە و خەمخۆری ئاشتەوایی نیشتیمانیە هەر ئەو کردارانی نەبووە هۆی سەرکەوتنی لە هەڵبژاردنەکانی عێراق ئەم میوانە بەڕێزت نەوەی نوێ نییە کە وەزیرە ئیتر یەکێتی چی زیاتر بکە لەمەی کە خەڵک داوای دەکا بێگومان پشتیوانی و سڵاو زۆر بەڵام زیاترمانداتێ زۆر باشە ئەمە بە هەمووی نەبێ بەس مەدح و سەنا دینەوە سەر هەڵبژاردنەکان سینۆ هەڵبژاردنێکی گرنگە بۆچی گرنگە بەلای کۆمەڵانی خەڵکەوە ئەگەر حکوومەت وەکو حکوومەت تەنها پرۆژەی یعنی ئەم لەسەر ئەم سێ دروشمە ئیش بکە کە ئارامی ئاوەدان هەلی کار و خزمەتە تا چەند گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ زامنی دیموکراسی وەکو ڕەگیزە و کۆڵگەیەکی سەرەکی ئەزموونی هەرێمی کوردستان. ڕاستی من لێرە دەمێت تۆزە گەرچم لە پرسیارێکی جەنابەت بۆچی زەرورە ڕاستی خۆتان زانن 5 ساڵی ڕابردوو زروفی نێخۆی یەکێتی ئەو هەموو ململانەی کە هەبوو خەڵک زۆر گرێ لەسەوە دەکرد کە تەواو یەکێتی نەماوە بەڵام ئێمە ئەو خەونانەی کە هەیە بۆ هەمومان بەتاڵ کردەوە و بەداخەوەش ینی وەفاتی جەنابی مام جەلالەوە خەسارەتیشی گەورە بوو ئەو ئێستا قۆناغێکی ترە قۆناغی ئێستا قۆناغی هەڵبژاردنە و خۆتان دەزانن لە هەڵبژاردنی ڕابردوو لە پێناو تەباوی یەکڕێزی یەکێتی زەریبەیەکی گەورەیدا درێژکردنەوە ماوەی سەرۆکایەتی هەرێم و لایەنەکانی تر استقلالی ئەو موقفی یەکێتیان کرد و لەسەر جەستەی یەکێتی
بانگەشیان کرد و دەنگدرانی یەکێتیان برد یەکێتیان لاوەز کرد بەڵام ئێمە ئەوەشمان قبوڵ کرد ئێستا قۆناغێکی ترە قۆناغی ئەم جاریان بەڕاستی ئێمە حەقی خۆمان نادێنێ هیچ لایەنێک وەک لە هیچ لایەنیش قبوڵ ناکەین تەجاوزی حەق و دەستکەوتەکانی لایەنگران دۆستانی ئێمە بکات قۆناغی دوای مام جەلالە ئومێد دەکەین ئەوە بژاردنانە سەنگ و محەشیەکێتی هەستانەوەی گەورە بەخۆیەوە ببینێت بۆ بێتە دەستپێکێک بۆەوەی بتوانین ئەم ساڵ کۆنگرێکی سەرکەوتوش ببەستین و گۆڕانکاریەکی گەورە ناوخۆی یەکێتی و هەم لە پرۆسی حکومڕانی دەست پێ بکەین کەەوەش بێتە مای خۆشحاڵی هەموو لایەک ئەوەی بێتە هۆی ئەوەی کە باسی ئارامی و سەقامگیری دەکەین یەکێتیش بەشێکە و مەسئولێتێکی گەورەشی لەسەر شانە بۆ ئەوە بۆیە ئەمە بە گرنگجەزانین لەبەر ئەو هۆکارانی کە باسم کرد و بەدڵنیاییشەوە وەزعی یەکێتی ئەمڕۆ زۆر باشە لە وەزعی 6 مانگ و خۆشبەختانە ئەمڕۆژ کاک هەواڵی تێکۆشەر و کوڕی یەکێتی کاک بەرهەم هاتەوە ماڵە گەورەکە درێژە بە تێکۆشان و خەباتی خۆی بدات ئەوەش جێی دڵخۆشی هەموو دڵسۆزان و تێکۆشایانی یەکێتیە و چاوەڕێ دەکەین ئەوانەی کە لە ڕابردوو ژات بە هەر هۆکارێک دڵیان لە یەکێتی ڕەنجابی ئەوانی بێنەوە ناو یەکێتی ماڵە گەورەکەیە یەکێتی بەرهەمی خوێنی ئەو 18,000 شەیدێک هەمووان شانازی پێوە دەکەین ئەو هەموو تێکۆشەرەیە ئەو هەموو کەمەندامی ئەو هەموو پێشمەرگەیە بۆ یەکێتی ماڵی هەمووانە کی بنەماڵەیەک نییە بنەماڵەی ئێمە نییە ئێمە بەشێکی لە پرۆسەکە و خۆشمان بە کوڕیەکێتی دەزانین و هەموو یەکێتی بەی خۆمان زانین و خۆشمان یەکێتیشی هەمووانە خۆشمانی هەمووانی زۆر باشە کۆمنت هاتبوو دەڵێ بوونی یەکێتی لە هەولێرەوە بە تایبەتی دەڵێ ماڵی کاک کۆسەت ئارامی بەخشە بە خەڵکی هەولێر ئەم قسەی لە چیوە هاتووەوە ئایا یەکێتی بەهێز بێ لە هەولێر ئارامیەکە زیاتر باڵە کێشە بەسەر هەولێرە ئێمە شوێرە شادچێتی بووینە کاک بەهێز و حەقی خۆشمانە تۆ شادچێتی بکەین کاک کۆسەت بەڕاستی جێدەستی دیارە لە هەولێر و هەر لە هەشتاکانەوە لە کۆتایی هەشتاکانەوە سەردەی مەڵبەندی سێ هەڵسانەوە و دروستبوون و بەهێزبوونی یەکێتی تاریخە گەورەکەی لە هەولێر دەگەڕێتەوە بۆ سەردەستی کاک کۆسەت و تێکۆشەرانی هەولێر بۆیە ئێمە تا پێمان کرابێت ناڵێن ڕازینە لە ئەدای خۆمان توانیمانەوە پێویست خزمەت بکەین بەڵام بەردەوام بووینە لەسەر ئەو ڕێبازە و لەسەر ڕێبازەکەی کاک کۆسەت و هەباڵەکانی ئەوەش یەکێتەکانی هەولێر و خەڵکی هەولێریشی پێدەخۆش دەبیت و پێ دەزانیت و بەڕاستی ئێمە حیزباتیشمان نەکردەوە بە یەکجار تەماشای هەموو هەولێرەکانمان کردووە و ئەوەی پێمان کرابێت ئەوەی توانیمان بێت خزمەتمان کردووە دەرگامان کراوەیە ئەو لە توانای ئێمەدا بێت زۆر باشە دو قسەی جەنابەت چییە سەبارەت بە هەڵبژاردنەکانی سینۆ قسەی تۆ چیە بۆ هەواڵانی یەکێتی بۆ جەماوەری یەکێتی کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێتیە سەر بەرزەکان سینۆ قۆناغێکی تازەیە لە پرۆسەی پرسەروەری خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتمانی کوردستان چۆن لە ڕابردوودا یەکێتی کۆڵی نەدا و هەرەسی بەبێ ئومێدی هێنا ئەو قۆناغێکی تازەیە بۆ خزمەتکردن بۆ ئاوەدانی بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ ئارامی بۆ سەقامگیری بۆیە داواتان لە دەکەی هەموومان بەیەکەوە سندوقەکانی دەنگ پڕکەین لە دەنگە سەوزەکانتان ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە پارسەنجی هاوسەنجی هەست لە کوردستان و پارسەنجی هێز لەو ناوچەیەش دیسان بگەڕێتەوە لای یەکێتی نیشتمانی کوردستان چۆن لە ڕابردوودا سەرڕای ئەوەی کە ئەو هەموو سزایە دراوین بەڵام ئێمە هەر کۆڵمانەداوە لە خزمەت و لە پاراستنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە داهاتوودا بە هەمان شێوە بەردەوام بێت. زۆر سپاس دەرباز کۆسەت ڕەسوول ئەندامی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەشتەم و وەزیری ئاودانکردنەوە زۆر سپاس کە لەم بەرنامەی گەڵاوگەرم لەگەڵمان بەشدار بووی.
سپاس بۆ یەشبینەدانی بەڕێز خۆشەویست وەک گوتم ینی فەیسبووکتان ئاوادان کردبوو بەڵام بەداخەوە هەم کاتی بەرنامەکەمان کەم بوو هەمیش نەپەرژین لەبەر پرسیارەکان هەموو کۆمێتەکانی و ئاماژە پێ بکەین تا بێگەیشتنەوەی تر ببێنن بە خێر و خۆشی و خواتان لەگەڵ.